ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر دوایین گۆڕانکاری و پێشاتەکان سەبارەت بە پرسی درێژکردنەوەی ئاگربەست لەلایەن دۆناڵد ترامپ هەروە خولی داهاتووی دانوستانەکان و قسە لەسەرەوەش دەکەین ئەو ڕێگریانەی کە چین کە هێشتا ڕێگرین لەوەی گەڕی دووەمی دانوستانەکان بەڕێوە بچێت لە نێوان ئێران و ئەمریکا و لەسەر ڕۆژی داهاتوودا لە بەردەم چی داین هەم بۆ دانوستانەکان بۆ پرسی ئاگربەست و بۆ جەنگ باسی لێکەوتەی شەڕەکەش دەکەین لەسەر ناوچەکە لەسەر عێراق لەسەر کورد لەسەر هەرێمی کوردستان ئەم پرسان لەگەڵ دکتۆر کامران بابانزادە مامۆستای زانکۆ سەر لەسەر دەکەین کە دکتۆر بەخێر سوپاسیان دەکەین سوپاس دەکەین ئەگەر ئەم شەو ئینشاڵڵا چەند خوێندنەوە و پێشبینێکی نوێمان پێشکەشکەی پێشتیش هەر لە سەرەتای شەڕەکەوە خوێندنەوەی بڵێن پێشبینی تەبوو خوێندنەوە تەبوو کە بڵین هاتوۆتە دی سەبارەت بە ئاگربەست ئێسێمە ئاگربەست درێژ کراوەتە لەلایەن سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژانی داهاتوو لە بەردەم چی داین و بۆچی ئاگربەستیش درێژ کرایەوە ترامپ دەڵێ لەسەر داوای پاکستان بوو بەناوی خۆی گەورە مێرەبان وەڵڵەهی خۆی بابەتەکە لەوەدایە ئێمە ئەمەی کە ڕابرد ئەوەی کە ئێستا تێیدا دەژین لەحزەیەکەوە ئەوەی کە لە ئایندەیە من وا تەسەوڕ دەکەم شرۆڤەکار ئەوەیە یان کەسێک کە قسەت بۆ دەکات لە بەرنامەکان ئەوەی کە چۆن دەتوانێت ئەوەی کە ڕابرد لەگەڵ ئەوەی کە ئێستا تێیدا دەژین و لەگەڵ ئەوەی کە پێشبینیت دەکرێت بتوانێت ئەم سێ زەمانە پێکەوە گرێ بدەین بەڕاستی لە ڕابردوودا بە خۆمان بینیمان دەوری چل ڕۆژ شەڕ بەردەوام بوو و ئەم شەڕە دوای ئاگربەست بە ناوژیوانی پاکستان بەڵام ئەمە پاکستان نییە بە تەنیا توانی ئەم دوانە لەسەر مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە ئەمە قۆناغێکە ئێرانیەکانی و ئەمریکەکانی و ئیسرائیلەکان گەشتە ئەو نەتیجەیە درێژەدان بەم شێوازە لە شەڕکردن نایانگەێنە بۆ ئەنجامی کە لە سەرەتاوە شەڕەکەیان لە پێناودا هەڵگیرساند بۆیە هەردووشیان گەشتە ئەو قەناعەتەی دەبێت مەخرجێ بدۆزنەوە گفتوگۆی بدۆزنەوە ئەوەی کە لە ڕێگەی شەڕەوە بەدەستیان نەهێناوە ئەمجارە بتوان لە ڕێگەی گفتوگۆ مفاوەزاتەوە بەدەستیەوە بێرن وەکو چۆن لە ڕابردوودا مفاوەزاتیان کرد ویستیان شەڕ بکەن بۆ ئەوەی کە ئەوەی لە مفاوەزات لە ڕابردوودا بەدەستیان نەهێنابوو بە شەڕ دەستی بێنن کاتێکە شەڕ بەدەستی نایەنن ئەمجارە بیر لەوە دەکەنەوە ئەوەی کە بە شەڕ نەبوو مفاوەزات بەدەستی بێنن ئەم مفاوەزاتەکە کە با بڵێن هەردوو لە قەناعەتیان کرد لەسەر مێزی گفتوگۆ بە ناوژیوانی پاکستانی دانیشن وەکو پێم گوتی هەردووشیان ئەو قەناعەتیان بۆ دروست بوو کە گفتوگۆ بکەن و شەڕ ڕاگرن لەم قۆناغەدا و ئەو کاتێ من ئەو کاتێ ئەو قسەم کرد لە دوای دووەم ڕۆژی جەنگ وێمە چاوپێکەوتنمان کرد بە ڕێزوتت ناتوانن ئێران بڕوخێنن لە کاتێکە پێشبینی زۆربەی خەڵک بەرەو ئەوانەی کە شڕۆڤیان دەکە زۆر بەیان دەیان وت ناگات هەفتەیەک ئەم شەڕێک لا دەبێتەوە مەوەسم خوێنەوەی بەڕێز لەسەر چ بنەمایە بوو زنی کووە با من شتێک بڵێم ینی خوێندنەوە فەرقی هەیە لەگەڵ ئارەزوو نارە پێشم شتێک ینی ئێمە کە شڕۆڤە دەکەین هەمیشە گوتومە دەبێت شڕۆڤەکار بەپێی ئەم ئارگومنت و کەرەستانەی لەبەردەستیدایە وەکو پزیشکی نەخۆشخانەوە بێ بەپێی ئەم بەڵگە و نامە و فەحس و تەشخیصانەی کە هەیەی یەکسەر پێشبینی دەکەم ئەم نەخۆشە بەرەو سە ئاراستەیەک دەڕوە تەندروستی ئەم نەخۆشە بەرەو کوێ دەڕوە من واتە سەوڕ دەکەم بەپێی ئەوە ئارگومنت و بەڵگە و تەحلیل و کەرەستانەی لەبەردەستمانە پێویستیمان بە شڕۆڤەکارە شڕۆڤەکار یعنی ئەگە پێم بڵێ هەڵوێستی تۆ دەربارەی ئەمریکا و ئێران تۆ پێت وایە ینی بە دیوەک لە دیوەکان مەیلی خۆتم پێ بڵێ ئەوە ئەو بابەتێکشترە بەس پێم برێ شڕۆڤە چۆن دەکەی شڕۆڤە بابەتێکی جیاوازە من لە سەرەتاوە لەسەر کۆمەڵێک بەڵگا ئەو قەناعەتەم خستە ڕووکە ئێران ناڕوخێنێ بەو حسابە ناڕوخێکە یەکەم ئەمریکا ناوێ حکوومەتی ئێران بڕوخێنێ ئیسرائیل ناوێ بڕوخێنێ مەبەستیان ڕوخان نییە ئەومەش بە پێی بە پشت بەستن بە کۆمەڵێک با بڵێن بنەما کە پێشتر ئاماژەم بۆ کردووە لەسەر ئەو ئەساسی ئەو شەڕی ئەمریکا لەگەڵ ئێرانێ بۆ ئەوەیەکە ئاستی بە ئەوەی کە ناوی لێ دەنێ ئاستی هێزی ئەمریکا ئاستی کاریگەری ئەمریکا لە یەمەن و لە لوبنان و لە دەرەوەی خۆی لە عێراق بێنێتەوە ئاستێک کە ئەمریکا خۆی دەیەوێ ئاستی پیتاندنی یۆرانیۆم مەترسیەکان بێنێتەوە ئاستێکە خۆی دەیەوێ و ینی بە دیوەک لە دیوەکان ئەمریکا ئەگەر لەو ڕواایەدا بێ هەژمونی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەژمونێکە بە ئەندازەیەک بەرز بۆتەوەەوە ئەمە بەرێک دەکەوێت لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا دەیەوێت ئەم ئاستە بێنێتەوە لێڤڵەکەی بێنێتەوە ئاستی خۆی کاتێک ئێران دەڕوخێ ئێران ئینتیحارکە بیاوێ نێتەوە ئەو ئاستەی کە ئەمریکا دەیەوێت بەردەوامێ لە شەڕەکەدا یعنی حالەتێکە من بۆیە من دەڵێم ئێران بەوەی کە ئەمریکا دەیەبی ڕوخێنێ مەبەستی ڕوخان نییە مەبەستی ئەم ئاستە نەزەکەم هەر مەبەستیانەوە بوو لە قسەکانیان
بەڵام نەیانتوانی بە شەڕەوەیەک لا بکەنەوە چکە وایە یەکەم جار ترامپ لە وتارەکەی دەوتی دەمانەوێت ڕژێمەکە بگۆڕین هێزە چەکدارەکان خۆیان تەسلیم بکەن ئامانجی ئیسرائیلی هەروانە بوو لە سەرتاوە بەڵام هاوکێشی دوای چ ڕۆژ بڵێن نەگۆڕە بەم بزمانێکی سادەتر پێت بڵێن لە ساڵی 2003 کاتێککە ویسان ڕژێمی سەدام حوسێن بگۆڕن لەبیرتە یعنی سپاڵ پشتێک لە هەزە ئۆپۆزیسیۆنەکانی کورد و شیعە و عێراقی کرا بۆ ئەوەی چەند مؤتەمەر و کۆنفرانسیان پێکرا چەکدار کران هاوکاری کران بۆ ئەوەی کە خۆیان ئەحمە دەکەن بۆ دوای ڕوخان ڕژێمی سەدام لەبیرمانە لە قۆناغی تردا یعنی چکۆبوونەیەک بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی کراوە سپاڵ پشتێک بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی کراوە ئێستا نا لە ساڵانی ڕابردوو کە ئەمریکا و ئێران خۆیان بە ناری یەکتر تێدەگەیت چ وڵاتێکەیە دوژمنی سەرسەختی ئەمریکا و ڕۆژئاوا بێ لە هەمان کاتدا هێزە ئۆپۆزیسیۆنەکانی لە حالەتێکی ئەو پڕیلاوازی و هەژاری و نەداریدا بژیان و لە شوێنێک بژین کە پێی دەوترێ هەرێمی کوردستان و عێراقە کە لە کاتێکدا لەژێر هەژمونی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و پەیمانەکاندایە یعنی تو پێت وایە ئەمە تەنها یەکێتی و پارتین کۆمەڵە و دێموکراتیان مقەیەت کردووە کە نابێ زیان لە ئێرانێ بدات چونکە ئامان زەرەر دەکەن تو پێت وانی ئەمریکەکانیش لەوەدا هاوڕان کە نابێ کۆمەڵە و دێموکرات لە ساڵانی ڕابردووشدا زیان بە ئێران بگێنن تو پێت وایە ئەگەر بێت و ئەمریکا مەبەستی بێ کۆمەڵە و دێموکرات و هێزە معارەزەکان چەکدار بکە بۆ ئەوەی کە بچن ڕژەمی ئێران بڕوخێنن یەکێتی و پارتی بتوانن ڕێگریەکی بەهێزن بڵێن پێچەوانەی ئەم هەنگاوی ئەمریکا هەنگاو بەهاون و بڵێن کاکە ئەمریکا تۆ پێت خۆشەمە پێما خۆشنێت تۆ پێت چاکەمە پێما چاگنیە تۆ مەجالیان دەدەین ئێمە مەجالیان نادەین سەوڕ دەکەی ئاوا بێ معادلەک نەخێر ئەمریکیەکانیش و ئەوروپیەکانیش و هەمویان لەگەڵ یەکێتی و پارتی ئەمریکا ئێستا بە ئەندازەیەک معارەزەی ئێرانی لێرەوە ناتوانێت بچێ سنوورەکانی ئێرانێ بەزیێنێ بۆ ئەوەی کە فشار بخاتە سەرنا لەناو خۆی ئێرانەیە ئارەمێک دروستکان با بڵێن بێ ڕژێمی ئێرانە بڕوخێنێ ئەمە تا ئەندازەیەک دەن چۆنە تۆ قسەکردن لە سۆشیال میدیاوە لەگەڵ هەنگاونانی عملی شتێکە هیچ هەنگاوێکی عملی نەندراوە بۆ معارەزەی ئێرانی لەلایەن ئەمریکیەکانەوە پشتیوانی کردن تەنها لێدوانێکی سەرپێیانەی و تەواو ئەمە خۆی ئێستا پرسی چەکەکانیش بۆ تەکێشە لە بینی پارتی ویکێتی پارتی دەڵێ ئێمە چەکەکانمان نەبردوویەکی ترامپ قسەی کردوتی چەکیان ئەمەش با پێ دەڵێ ئەمە زۆرێکە با لە ڕێدا بردن یعنی ئەمریکا مەبەستی بێ کورد چەکدار بکە کورد ئێرانە چەکدار بکە بەرامبەر بە ڕژێمی ئێران تو پێ دوایە بە قسە فڕێدانێکی ئاوا ئەم چەکانە ئایا ئەم چەکانە ژمارەکەیان هەندێک کەم بووە بە ئاسانی ون بوو بێ بیەوەیە کە هێزێک لە کوردستانی ئێران و معارەزە چەکدار بکە یعنی بۆ پێ دوایە ئەمە چەند ینی خۆ يعني تو حساب يعني ما دەبێ ئەم چەکەنە ژمارەیان هەندێک کەمەوە بە ئاسانی شاردران و لەو نێوەندەیدا ون بوون ئایا بەم ژمارە عەدەدە چەکەکەمەی کە ون دەکرێ معارەزەیەک چەکدار بکرێ و حکومەتێک بڕوخێندرێ ئەنێ مانە هەر من وا تەسەوڕ دەکەم قسە فڕێدانێکە ئەجینا لە ئەسڵدا ئەگەر ئەو چەکانە دراژ بن ئەو ژمارە زۆرە نییە کە پێویستی ڕوخانی ڕژەمێک پڕ بکاتەوە کەواتمە بۆ تەبابەتێک لە بینی پارتویەکێتی ئێستا پارتی دەڵێ من نەمان بردووە یەکێتی دەڵێ نەمان بردووە یەکتری تۆمەتبار دەکەن ینی ئەم چەکان ئەگەر ژمارەیان هێندە زۆر بێەوە بە ئاسانی ناشاردرێنەوە ئەگەر ژمارەیان کەمیش بێ کەواتە ئەم ژمارە کەمە بۆ چەکدارکردنی هێزە معارەزەکان نێتاوەکو ئێران بڕوخێنن هێز ڕوخاندنی هێزێکی وەکو ئێرانێ بێنمەوە سەر بابەتەکە ئەو جملەی مهم بۆ ئەوە بوو ویستم ئەمە بڵێم یانە ئەم پێشەکوێن بۆ ئەوە بوو کە ئەمریکا نەیویستوە ڕژێمی ئێران بڕوخێت چکە لە سەرەتاوە نەیویستوە هێزەکانی معارەزەی ئێرانی چەکدار بکە مەبەستەکەی من تەنها ئەم خاڵە بوو کە ئەو مقەدیمەیە بۆ باس کرد بڵێ نەیویستە بیرڕوخێن نەیانتوانی دوشتی لێک جیاوازن وایە با بەدیوێچکە پێ بڵێم یعنی بەستن ئەمریکا و ئێرانە بەستم معارەزە دارم بەستم ئەمریکا و ئێرانیەکان نەنا ئەمریکا و ئێران لە سەرەتاوە ئەم نەیانویستووە و ئێرانش بەرگری کردووە ئێرانش خۆی ڕاگرتووە ئەمەش بابەتێکە یعنی با من با شتێکت پێ بڵێم یعنی ڕوخانی عێراق و ڕوخانی ئێران نییە با ئەوە بڵێم ڕوخانی ئێران ئەگەر بابەتەکە پێمان وابێ لە دوای ڕوخانی ئەم ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ئەمریکا و ئیسرائیل بە تەواوی هەژمون دەکەنە سەر گەروی هورمز و هەژمون دەکەنە سەر ئێران و حکومەتی چۆک و حەمید کارزای ئەفغانی دوای تالیبانی لێدا دەنێن ئەوە بە تەکید ینی دوو شێوازی جیاوازە و بە هیچ شتێکیان بە یەک ناچێت ئێران وڵاتێکی زۆر فراوانە ئەوە یەک دوو ئەمەی لە من وەرگرە ئەوە ڕژێمی ئێران ڕووخا تو پێت وایە نەگرە لایەن چین و رووسیاوە لەلایەن ئەم بابرین گروپی ناتۆ کە ئێستا هاوکاری ئەمریکا ناکەن تو پێ دوێنێ ئەم هەنە هەموو هاوکاری ئێرانیەکان ناکەن بۆەوەی کە ڕێگە بەوە نەدەن ئەمریکا حکومەتێک هێزێک هەژمونێ بکاتە سەر ئێرانێ
ئەگەدار بە چکە گەر هەژمون بکاتە سەر ئێرانێ ئەمانیش لەگەڵ ئەوەدان بە شێوەیەک ئابووری ئێران بە ئاڕاستەی خۆی تەوزیف دەکا و بە شێوەیە دەست بە سەرگەری هورمز و وزەی ناو کەنداودا دەگرێ دەبێ ئەندامانی ناتۆش بیر لەوە بکەنەوە کە ئەمریکەکان بازیان لەسەردا دەنێن ئای بەفیعلی خۆ ئەگەر بێت و ڕاستەوە خۆ بە شەڕی گەورەش نێنە سەری ناتوانن ئێرانەکان چەکدار بکەن بۆ ئێرانەکان ئەمە قبول دەکەن و هەژمونی وەکو کاتی خۆی لە ڤێتنام ڕوویدا وەکو لە ئەفغانستان بەرامبەر بە ڕوسیا ڕوویدا جارێک کە ئەم ئێرانێ چەکدار ناکرێتەوە بەرامبەر بە دەرچوونی ئەمریکا لە وڵاتەکەیان بۆیە لە دوای ڕووخانێش بە بڕوای من ئەوە پێنە مستانقا لە ڕووی سیاسیەوە دەبێتە زۆنگایە گوا بە ئاسانی ئەمریکا ناتوانێت کۆنتڕۆلی بکات. سەبارەت بە دانوستانەکان ڕێگری هێستا لە بەردەم دانوستانەکان ئەوە ئێرانیەکان نەڕۆشتن لەبەرەوەی وتیان گەماڕۆی دەریایی بەردەوامە شەڕ لە لوبنان بەردەوامە پێ دوایە دانوستانەکان گەڕی دووەم بەڕێوە بچێ ترامپ بە ڕۆژە خۆی قسەکی دەکات ئەمڕۆ قسەی کرد دەڵێ ڕۆژی هەینی دانوستانەکان بەڕێوە بچن تا ئێستا بڵێن وادەکە بە فەرمی دیاری نەکراوە لەلایەن هەردوو لاوە. ڕۆژی دووەمی دانوستانەکان بوو کە گوتیان دانوستانەکان بە بێ ئەنجام بەرەو کۆتایی دەچن. ئەو کاتەی نازانم چ کەناڵێک بوو لە دوانم بۆدا گوتم مەرج نییە ئاگربەست و نەگەیشتنە نەتیجەی ڕێکەوتنامە پێکەوە هاوتەری بن واتە ئەگەر نەگەنە نەتیجەیانی شەڕ هەڵگیرسێتەوە یعنی بەبێ ڕێکەوتن ئەم ئاگربەستە درێژ دەبێتەوە درێژش بووە. ئێستاش ئەگەر ئەمجارە قەرارە لە پاکستان کۆ ببنەوە ئێران ڕەتی دەکاتەوە ئێران ڕەتی کاتەوە ئەم هەفتەیە ڕەتی کاتەوە هەفتەیەک کە ڕەتی کاتەوە نیشانەی ئەوەی نیە شەڕ هەڵگیرسێتەوە بۆ لەبێ وەستانی ئەم شەڕ لایەن هەردوو لایەنەوە زۆر قورس بوو تاوەکو بیرێ بکەنەوە کە بە شەڕ نەگەیەوە نەتیجەیەک بە ئاشتی بگەرە بە نەتیجەیەک بۆیە تەسەوڕ دەکەم لە لای هەردوو لایەندا ئەوە فەرماوە بۆ ئەوەی کە بتوانن هەر یەکیان لەسەر مێزی گفتوگۆ خواست و داواکاری خۆی فەرزکاتەوە بۆیە چاوەڕوانی ئەوە بە ئاگر بەس درێژ بێتەوە بەڵام مەترسی شەڕ هەر بەردەوامە ئەگەر بەس درێژ بێتەوە زیاتریش لەو مای خۆم واکەشی دیاری نەکرام جارەوە کارێکی چی بوو کە ترامپ درێژی کردەوە دەڵێ لە سەرداوای پاکستانەوە بەڵام هیچ وادەیەکی دیاری نەکرد. من وا تەسەوڕ ناکەم لە سەرداوای پاکستان بێ یعنی ترامپ ئەمریکا خۆی ویستی ئێران ینی کە بیر لەوە دەکاتەوە ئایا شەڕ هەڵگیرسێنێتەوە لەوەی ڕابردوو زۆرتری دەست دەکەوێت نەخێر دەبێت جارێک کە ڕایگرێتەوە بڵێ کەواتە لە ئێستا هەڵگیرسێنێتەوە موسوعەکە بریتیە لە ئەو شێوازە شەڕەیە تەوێ حکومەت بڕوخێنە ناڕوخێ و دەیەوێت بیگەنێتەوە ئاستەی سازش بکە بە پێی داواکاریەکانی ئەو نایکە کەواتە دەبێت بیر لە مەخرەزی تر بکاتەوە ئەمە کە بە شەڕێک لا نابێت چۆنە شەڕ دوو ئاقاری هەیە یان جەولەی چکەی شەڕ دەکە وەکو ئەم جەولەیە ئێرانیەکان سازش ناکەن دوو ئەگەرە یان حکومەتی ئێران دەڕوخێ وەکو گوتم ڕوخانی بۆ ئەمریکا و بەرەنگاربوونەوەی ئەمریکا و بەریەکەوتنی ئەمریکا و زۆنگاوی کە ئەمریکا لەو بلبلانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەکەوێت گەورەترە لەم حکومەتێکی ئێستا لەسەر حکومە. باش بەس بۆ دانوستانەکان پێشبین دەکەی ڕێکەوتن بکرێگە دانوستانەکان ینی دەست پێ بکەنەوە پێشبینی ڕێکەوتن دەکرێت لە نێوان ئێران و ئەمریکا یاخودەوەی کە بە شەڕ بەرزیان نەهێنا لە ئەتۆم لە مەسلەی بڵین واسینانی ئێران لە گروپە چەکدارەکان لە مەسلەی گەری هورموس دەتوانرێت بە دانوستان بەستی بێنن ئەمریکا و ئیسرائیل لە سیاسەتی شتێک محاڵ نییە بەڵام ئەم داواکارانی کە ئەمریکای دیکە ئەو داواکارانی کە ئێران دیکە سەقفی داواکاریەکان هەتاوەکو ئەم سەعاتی لێک دوورن مەوسڵی ئەوەی کە بە شەڕێک لا نەکرایەوە ئەگەر بە مێزی دانوستانیش یەکلا ناکرێتەوە ئەگەر بێت و هەردوو لە سازش بکەن بەشێک لە داواکاریەکانی خۆیان بەڵام هەتا ئەم سەعاتی هەردوو لەسەر داواکاریەکانی خۆیان سوورن و ئێمە چاوەڕوانی ئێران دەکەین سازشکە لە بەروی پێمان وایە ئەمریکا و ئیسرائیل وڵاتە بەهێزەکەن وەنیە ئێستا ئێرانە سازش ناکە ینی ئەو وڵاتی کە تۆ چاوەڕوانی سازشی لێ دەکەی واتە زیان لێکەوتووی زیاتری شەڕەکەیە و توانای سەربازی و لۆجستی بچووکترە لە توانای سەربازی و لۆجستی ئیسرائیل و ئەمریکا بەڵام ئێستا ئەمە با بڵێن سازش ناکە و ئەمە ئێستا لەم کاتەدا دەی ڕێک ناکەوم و منش بۆ مەرزانە ڕازی نابم واتە ئەوەی ئێستا ناچێتە مێزی دانوستان ئێرانە نەک ئەمریکا ئەو پێوەستە بەچی ئەردوو لە کارتیان زۆرە کە ئێستا ئێران ناچێت کارتی زۆر ئێران کارتی لەبەر دەستدایە بابەتەکە کارتەکان نییە بابەتەکە ئەوەیە ئێران لەو قەناعەتەدایە با بڵێن
ڕاستە یعنی کتۆ سەیری با بڵێن ئەوە بکە. ئەمریکا وەکو ساڵی 2003 نییە کاتێکە شەڕ لەگەڵ عێراق هەڵگیرسان بۆ دەربڕاندنی کوێت دەبینین ئەم پاکستانی کە ئێستا ناو پشتیوانی دەکا و بە زۆرێک لە زۆرەکە لەوانەیە هاوسۆز بە لەگەڵ ئێران ئەو کاتەی زەی شینار بۆ سعودیە بۆ دەرپەڕاندنی عێراق بۆ لێدانی عێراق بۆ دەرپەڕاندنی لە کوێت لە ئوسترالیاوە یان هیچ وڵاتان جگە لە رووسیا و چین نەبێ هەموو کۆدەنگ بوون بۆ پشتیوانیکردنی ئەمریکا بۆ لێدانی عێراق لە 2003 ئەم کۆدەنجی هەبووە. ئەمریکا ئەو کۆدەنجی نەماوە ئێرانیش دەزانێت و هاوکات تۆ تەسەوڕ دەکەی ئەم بەشێک لەم تەکنەلۆژیایی کە ئێران بەکاری دێنێ و بەشێک لەم حالەتانەی کە هەیەی پشتیوانی معنەوی و تەکنەلۆجی و تەکنیکی وڵاتانی تری لەگەڵ نەبێ خۆ بەشێک لە ئارگومنتەکان بەشێک لە بەڵکانەوە دەسەلمێنێکە کە بفعلی ئەمان بە ئەندازەیەک لە پشت ئێرانەوە و لەگەڵ ڕوخانی ئێران نین. من واتە تەسەوڕ ناکەم ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیش لەگەڵ ڕوخانی ئێران بن وەکو ڕوخان بۆی پشتگیریان نەکرد. مەبەدەکە پشتیوانی ئێران نییە بابەتەکە ئەو خواستە ئینفرادیە تاگڕەوانەی ئەمریکایە. ئەمریکا ئەگەر بێت و بەتەنیا سەرکەوێ بەسەر ئێرانێدا ئەو کاتەی بەتەنیا دەستکەوتەکانی هەژمون بەسەر گەروی هورمز و بەسەر کەنداوی عەرەبیدا بۆ خۆی دەبێەوە کەسێک لەگەڵیدا شەریک نابێ. بۆی ئەمانە کە دەیانەوە کۆسپی بۆ دروستکەن بۆی بەتەنیا ینی بە دیوەک لە دیوەکان هەژمونکردنی ئێران لە دوای ڕوخانی ئێران ئەگەر بێت و بێتە دی ئەمە تەنها زیان لە ئێران نادا زیان لە هەموو وڵاتانی پیشەسازیەدا کە پشت بە وزەی کەنداوی عەرەبی دەبستن. باش بەس هیچ جەنگێک بڵێن ئەوەندە دابەشبوونی دروست کردووە لە بینی ئەمریکا و ئەوروپا کاریگەری لەسەر ناوخۆی ئەمریکا بڵێن لە بینی کۆماری و دموکراتەکان ڕێی گشتی ئەمریکا ئابووری جیهان لە مەوسمە ئەو جەنگانەی کە لە ماوەیەکرا لە شەڕی ساردەوە مەڵە هیچ کاتێک ناتۆکو ئێستا تووشی ئەم لێکدابڕان و لێکترازانە نەبووە وە سەرەتایەکەشی بۆ شەڕی ئۆکرانە دەگەڕێتەوە کە ئەمریکا وەکو پێویست پشتیوانی ئەوروپیەکانی نەکرد بەرامبەر بە رووسیا بۆ ئۆکرانیا و لێرەوە ئێستا ئەمریکا زیاتر بە تەنیا ئەم شەڕ دەکا ظاهیرەن و ئەم لێکترازانەی کە ئێستا هەم لە کۆمەڵگەی ئەمریکیدا هەیە و هەم لە خۆی و لە هاوڕێیەکانی لە ناتۆ و لە پشتیوانێدا هەیە ئەمریکا تەسەوڕ دەکەم لەو شەڕانەی کە ڕابردوودا کردوێتی لە هیچ شەڕێکی لە هیچ بەرەنگاربوونەوەیش لە هێز بەریەکەوتنێکی وەکو ئێستا ئاوا دەتوانم ینی بەدیوەک لە دیوەکان بەتەنیا نەماوەتەوە. ئەی وە کاریگەری لەسەرەوەی کە ئەمریکا بۆ زلهێزی ئەمریکا کاریگەری ئەم شەڕە چی دەبێت لەمە دووە پشت پێوەستنی وڵاتان بە ئەمریکا کەمتر دەبێت وڵاتانی کەندا وڵاتانی دیکە بۆ پاراستنیان ئەگەر بێت و ئێمە مەسن چۆن ئێستا بابرێن بۆ ڕوتی ئیسلامی و تێگەڕای حرەکاتی ئیسلامی 1 سەپتێمبەری 2001 زۆرێکە لە مفاسەلە قۆناغی پێش سەپتێمبەر و دوای سەپتێمبەر ئاگادار بێ ینی شەڕی کەندا و من واتە سەر دەکەم شەڕە بەنسبەت ئەمریکا و بەسەر هاوکێشەکانی هێز لە جیهاندا لە بینی گروپی ڕۆژئاوا لە بینی گروپی ڕۆژهەڵات و لە بینی ناوچەکە و لە بینی ناوچەی ئەقلیمیەکان تەسەوڕ دەکەم ئەم شەڕە بە هەر شێوەیە کۆتایی پێوێ جارێککە پێویستی بە مڕاجعەکردنەوەی یەکەم پێم وایە سعودیش دەبێ مڕاجعەی خۆی بکاتەوە وڵاتانی کەندە و دەبێت هەمویان پێکۆم بۆ ئیسرائیلیش دەبێ مڕاجعەی خۆی کاتەوە ئیسرائیلیش دەبێت جارێککە مڕاجعەی معادلاتی خۆی بکاتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم شەڕە بە هەر ئاقارێکدا بکەوێ واتە هەمویان هانەدا بۆ ئەوەی کە پێداچوونەوە بە شێوازی کارکردنیاندا بکەن لە پێش لە پێڕەم شەڕە بۆ نمونە وڵاتانی کەندا و پشتیوانی گەورەیان یان پێشبستنی گەورەیان بە ئەمریکا بووە بۆی بیان پارێزێ بەڵام ئێستا دەبینین ئەمریکا لە بەشێک لە مەترسیەکان ئەوانی پێ نەپارێزرا ئەگەر تبینی کردێ ئایا بەفعلی ئێران و خۆی دەمێنێ و ئەمریکا بەجێیان دێڵێ یان ئەمریکا زارێک چکە دەیەوێت ئەمەش بە ئیزاوی تەوزیف بکە ینی چەکیان پێ بفرۆشی و چەکدار بکەن ئایا بەفعلی خۆیان چەکدارکەن و بێرە ناو معادلەت ئیقلیمیەکان دەقانجاز دەکەن کە ساڵانێکی زۆرە وڵاتەکەیان ئەو ڕەفاهیەتەی هەیە ئەوەیە کە تێکەڵاوی شەڕ و تێکەڵاوی چەک و ئەسلیحە و ململانە ئیقلیمیەکان نەبوون بەفعلی ئەگەر بێت و تێکەڵاو من قانجاز دەکەن بە هەموو شێوەیەک لە شێوەکان تەسەوڕ دەکەم وڵاتانی کەندا و خەلیج و سعودیش دەبێت جارێککە مڕاجعەی معادلەتی خۆیان بکەنەوە بۆ چکو ئەم شەڕە بە ئاگەی هێنانەوە. باش دێنی سەر مەلەفی عێراق بە زۆک و دانوستانەکان ئەگەر دانوستان بەڕێوە نەچیان بەڕێوە بچێت و نەگەن بەڕێکەوتن دەستپێکردنەوەی جەنگ بەو دوور و درێژە و ماوە چ ڕۆژە کە جەنگکە بوو پێ دوای ڕوونەداتەوە جارێکی دیکە
خۆی لە شەڕەکەی پێدەن شەڕی ساڵە لە ئەوروپایە خۆ هەموو سیەکە شەڕ نەبووە 30 ساڵ لە سەیەک شەڕ بوو بێگەدار بە هوتنە و شەڕ و ڕێکەوتن و هەڵوەشانە و یخۆ عێراق و ئێران 8 ساڵ شەڕیان کرد بۆیە ئەم شەڕاگە درێژە بچێ جارێککە هودنەیەکە بکرێ شەڕ بێتەوە هودنەیەکە بکرێ بە حالەتێک زۆر تەبیعی تێ بگە ئەو زۆرە شەڕانە لە دنیایەدا وجودیان هەبووە ینی وا حساب مەکەمدارە شەڕ هەڵگیر سایەوە دەبێ یەکلا بکرێتەوە مەرج نییە لەوانەیە ئەم زارە زەولەیەکە شاڵی سێتەوە زارێککە دانوسان دەست پێ بکاتەوە مەوەسم بەڕێزت شەڕ بە جەنگ بە دوورتر دەبینی یان ڕێکەوتن من ڕێکەوتن بە دوور دەبینم بەڵام درێژکردنەوەی ئاگربەس بە نزیکتر دەبینم نەچینەوە ناو جەنگەکە تا ماوەیەکی دیکە من واتە سەوەڕ دەکەم ماوەیەکتر بەو شێوە ئاگربەستە بەردەوام دەبێ واتە ئەمریکا هەوڵەکانی خۆی دەدا بۆ ئەوەی هەرچۆنێک بێ بگا بە نەتیجە نەگا بە نەتیجە شەڕ هەڵدەگیرسێتەوە بەڵام لە مەفاوەزاتەکە هەز ناکەم ئەمریکیەکان و ئێرانیەکان بەدیوێگە پەلەیان بێلەوەی کە ئاگربەستەکە بشکێ بە تایبەتی ئەمریکیەکان کە لایانی دەست پێش خەرن ئەمریکا پەلەی نییە بۆ ڕێکەوتن پەلێتی بۆ ڕێکەوتن بەڵام وەکو پەلێتی بۆ ڕێکەوتن پەلەشی نییە بۆ دەستپێکردنەوەی شەڕ ئێران پەلەی نییە بۆ ڕێکەوتن من تۆ سیرکە دەگەڕێمەوە سەر هەمان نقطەی بیدایەت ئەو خواستانەی کە ئەمریکا هەیە ئێران هەیەی تا ئێستا لەلایەن ئەمریکیەکانەوە قبول کراون نیە پێعلیشی ئێرانیش حەزی بە ڕێکەوتنە حەزی بۆی ئەم شەڕ لە وڵاتەکەی دوورکەوێتەوە بەڵام بەبێ سازش لەو خواستانەی کە هەیەی باشە بەس خۆ بڵێن لێکۆ دوورن ئێستا پێشتر ئێستا تۆمەکە خاڵی سەرەکی نییە لەگەڵ هورموس بۆ ئێرانیش دووبارە نەبوونەوەی جەنگەکە و لابردنی گەمارۆکان و هورمس تەنها بە حالەتێکی ئاسایی گەروێکی مەبینە گەروێکی ئاوە و دەژگیرێ و ئەوانە یعنی گەروی هورمس تەنها لە بینی ئێران و ئەمریکادا نیە گەروی هورمس لە سەروی چارەجی ینی لە سڵاوی سوێن بۆ لە سەدا 30 وزەی جیهان پشت بە ئەو گەرە دەبەستێ هەر وڵاتێکەشبوون بەسەر ئەو گەروەدا بکە بەتەکی دەتوانێت لە بۆ شەڕ و بۆ ئاشتی بۆ دانانی باز و سەرانە ینی بە دیوەک لە دیوەکان معادلاتی دۆلار معادلاتی بەرزبوونەوەی سعری نەوت زۆر معادلاتی لە ئاستی عالەمە بەدەستا وا دەتوانێت فشار ئەمریکا دەتوانێت فشار بخاتە سەر چین ئەگەر بێت و ئەم گەروەی بەدەستەوە بێری بیخاتە سەر بەریتانیا بیخاتە سەر رووسیا بیخاتە زۆربەی وڵاتەکان کەواتە دەستگرتن بەسەر گەروی هورمس معادلەیەکی گەورەیە بۆ دووبارە دەڵێمەوە تەنها لە بینی ئێران و ئەمریکادا نیە دەست بە سەراگرتن لەم گروپ ڕەهەندێکی فراوانتری هەیە بۆیە وا بە ئاسانی دەستگرتنی ئەمریکا وەکو تاگلایەنە بەسەر گەروی هورمس ئاسان نییە و دەست بە سەرداگرتنی ئێرانیش بەو شکلەی کە دەیەوێ هەموو ئامانجەکانی خۆی لەو هەژمونەدا بێنەتە دی ئەوش ئاسان نییە ینی بۆ گەروێکی عالەمیە ینی بەستم لێرەدا لەوەدایە بەڵام خۆ ئێستا بڵێن گەروەکە داخرا و ئەمریکاش بۆی ناکرێتەوە وایە گەمەڕووی دەریایی شەیە لەولاوە بۆ بڵێن ئێران پەیوەندی بەکردنەوەکەی بەیوەندی بە خواستەکانی ئەمریکایە بۆ کاتێک ئەمریکا خواستەکانی بۆ نایەتە دی لە دەستگرتن بەسەر گەروەکەوە ئەمەش لێرەکانە با بڵێن زۆرێک لە ڕێگری دەکا بۆ ئەو بۆکو ئێران بۆ خۆی دەڵێ لەو کەشتێ نەیارەکانمان ئەمریکا لە دەرەوەی گەروەکە گەمارۆی داناوە ئەویش داوای شکانی ئەو گەمارۆیە دەکا بەڵام دووادەر سراعەکە لەسەر هورمزە باش بینە سەر عێراق بڵین دوای جەنگەکەی کاریگەریم جەنگ لەسەر عێراق چی بوو و هەڵبژارنی سەر و کۆماریش پێ دوای قۆناغی دوای جەنگ بوو کە یەکلا کرایەوە و ئێستا بڵێن وا بڕار بۆ مشە و چوارچەوەی هەماهەنگیش کۆ بێتەوە بۆی کە سەرۆک وەزیران دیاری بکە بەڵام دواخراوە بۆ هەینی بڵێن یەک شەمەش دواوا دێ بە پێ و ماوەدە سووری کە دیاری کراوە هەندێک معادلات هەیە لە کیمیا و لە فیزیا و ئەو معادلاتانە لە معادلاتی سیاسیشدا هەن هەڵبژاردننی سەرۆکۆمار لە بەرژەوەندی یەکێتی زۆر لە بەهێزی دیبلۆماسیەتی یەکێتی نەبووە و لە بێهێزی دیبلۆماسیەتی پارتیش نەبووە لەوانەیە وەڵامەکەت پێ غەریبێ وەنیە باشە ئەی چی بووە؟ من لە پێش هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەوەم بە ئاشکرا گوتووە هەموو وڵاتانی دەوروبەر لە وڵاتانی ئیقلیمی و لە زمانیاندا بەغدا و هێزە ناکۆکەکان بە سونە و بە شیعەوە کە لە نێوان خۆیان دەناکۆکن لەسەر خاڵێک کۆکن ئەویش ئەوەیە دەبێت هاوسەنجی هێز لە هەرێمی کوردستان لە بینی زۆنی سەوز و زەر ڕاگیرە ینی بەرژەوەندیان لە ڕاگررتنی ئەم زۆنەدایە تورکیا چەندە دۆستی پارتیە هەست دەکات یەکێتی حزوری بمێنێ هەر وڵاتێکش ئێرانە هەر وڵاتێککە دۆستی یەکێتیە حەست دەکات پارتی حزوری بمێنێ ئەم دیزاینەی ئێستانی ساڵانێکی دوور و درێژە لەم ساڵانی ڕابردوودا
پارتی خەریک بوو هەژمون بکە و بە تەنیا بڕیار بدا چاوەڕوانی ئەوە بە واقعی دەوروبەرمان لە بەرژەوەندی ئێکچێتی هەنگاو هەڵگرێ بۆ ئەوەی ئەم تەوازونە ڕاست بێتەوە هەروەکو لە 1996 یەکێتیویستی هەژمون بکاتە سەر هەموو هەرێمی کوردستان خۆ بەتەنە بەخدا نەبوو کە سیوێکی ئاوی دروست کرد و هاتجارێککە هەژمونی یەکێتی بەسەر هەولێردا و بۆ مەترسی بچووک بوونەوەی پارتی فریای کەوت واتە ئەمە بریتیە لە ڕاستەڕێکردنەوەی ئەو معادلەیە ئەگەر پارتی لەمە نەزانێ و پێشتر بە خۆ نەکەوت بێ بۆ پێکەنانی حکومەت و قبوڵی بەشێک لە داواکاریەکانی نەکردوێ من واتە سەوڕ دەکەم پێشبینیەکانی لە جێی خۆیدا نەبووە یەکێتیش ئەگەر پێی وابێ ئەمە نیشانەی بەهێزبوونەوە و نیشانەی بەهێزی دیبلۆماتکارێتی پێم وایە بش دووبارە لە وەساکە حاڵی نەبووە و هەر تەحلیلێکی بۆ ئان ڕاستەدا بێ ئەو ڕاگررتنی باڵانسەیە کە دەرەوەی ئێمە دەیەوێ بە هەر ناوێکی لێ بنی بەخدا ئەنقەڕە تاران ئەمریکا وڵاتانی دەوروبەر چەندە دۆستی یەکێتی بن لەگەڵ ئەوەدان ئەو هاوسەنجێ بمێنە چەندە دۆستی پارتین ئەو هاوسەنجێ بن بیر لەوەمەکەوە دۆستی لایەنێکیان بن ڤیانەوێ پشتیوانی لایەنەکە بکەن بۆ بە تەواوی ئاوتکردنی لایەنەکەی تر ئەوە لە ئامانجی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی دانیا قەزم دەرەوەی یەکێتی و پارتی نەک لە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان واتە هێزەکانی عێراق بە سونە و شیعەوە لەوە کۆدەنگن و ئامەش نەتیجەکەی بوو و یەکلایی بوونەوەی سەرە کۆمار بۆ یەکێتی ئەمن پێم وایە لە یەکدوو لێدوانن ئەو پێشبینیانم زۆر بە ڕاشکاوی بەڕێ کردەوە ئەم تەحلیلی ئێستا کردوومە هەمان پاشخانی کردومەتە با بڵێن بەڵگا کردومەتە ئەساسیەت بۆ ئەم نەتیجەی کە هاتەدی بەڵام چ پەیوەندێکی بەوانەوەی بە هاوسەنگی هێز لە کوردستان چ پەیوەندی بە بەغداوەیە چ پەیوەندی بە دەوروبەرەوەی هاوسەنگی هێز ناکرێت لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە جونگەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان بەدەست پارتی بێ پارتی ئەمڕۆ بڵێ ناهێنم بۆ ڕینەوت لە بەغدا بە هەرێمی کوردستاندا تێبەپەڕێە هەموو لایەنەکان بەیەکێتی شەو بڵێن ئەمە زەرەر دەکەین نیگەرانە دوای هەر بۆ خۆی واتە هەر بۆ خۆی قەرار بدا نەخێر قەرار بدا بەڵێ کەواتە قەرار لای ئەو ئەوەل و ئاخیری دەبێ ئەم هێزە بە تەنیا بڕیار نەدا جارێکم هاوسەنجە دروست بێتەوە و دواکەوتنی حکومەتیش پەیوەستی بەو معادلەوەیە یعنی ئەگەر بێت و پارتی دموکراتی کوردستان لە بەغدایە لەو معادلە حاڵی نەبوو بێ دەبوایە لە کەرکووک حاڵی بێ لە کەرکووک حاڵی نیە دەبێت لە هەرێمی کوردستان حاڵی بێ وەکو پێشبینی ئاگادار بە بۆیە ببینە سەقفی داواکاریەکانی یەکێتی لەوانە لە ئایندەدا بەرزتر بێتەوە نزمتر نابێتەوە پەیوەندی بە ئەو معادلەوە هەیە واتە حالەتێکی دەرەکی هەیە لە دەرەوەی ئێمە لەگەڵ ئەو تەوازونەدایە ئەوە نیشانەوە نیە کە دۆستی یەکێتین لەوانەیە پێچەوانە بوو وایە هەژمونی یەکێتی بەسەر هەولێر و بەسەر پارتی و بەتەنیا بڕیاری بدابایە ئەوەی کە پارتی دەیکا لە ڕیفراندۆمەوە بۆ ئێستا لە پێش ڕیفراندۆمەوە کە دەیەوێ بەتەنیا قەرار بدا ئەگەر بێت و یەکێتیش بگەشتایە ئەو قۆناغی بەتەنیا قەراری بدابایە حسابی بۆ پارتی نەکردبایە ئەو هەوسەنجە ڕاست دەبەوە ئەوە نازانم لەوانەیە لە ئەوانەی کە گفتوگۆ دەکەن کەمتر قسە لەسەر ئەو زۆرە بیرکردنەوە بکەن بەڵام من لە مێژە ئەوەم کردوتە ئەساسیاتێک بۆ واقعی بارودۆخی عەرەبی کوردستان لە پێکەنانی حکومەت لە پرسی سەرە کۆمار و لە کەرکووکیش باش ئەوەی کەرکووک چۆن دەبینی تورکمانێک بڕێنێکێتی ڕێکەوتنی کردووە لەگەڵ عەرەب و تورکمانەکان ئێستا تورکمان وەری دەگرێت دواتر عەرەب وەری دەگرێت پارتی بایکۆتی کردووە بایکۆتی مەسم کۆبوونەوەکان جوانی پارێزگای کەرکووک پێشتر پارتی ویکێتی ڕێک نەکەوتن لەسەر پارێزگاری کەرکووک لە سەردەمی ئیداری لە دوای با بڵێن 2017 بایکۆتی کۆبوونەوەکانی کردووە زارش کە دەنجیەناوە کورسەکانی هەر نچوونەتە بڕین دەرسەکانی هەر نچوونەتە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ کۆبوونەوە زەن چۆنە ئەو ئیتیهامانە بۆ هەردووچیان ئیتیهامی زۆر نابەجێیە هەردووچیان اعتیمادیان لەسەر تورکمان کردووە بۆ ڕاستکردنەوەی معادلەی خۆیان دوێنێ لە پەرلەمان پارتی بە پشتبەستن بە مناقاوەتی تورکمانیان تورکمان نیە پشتی بێبەستەوە بۆ زاڵکردنی معادلە بەسەر یەکێتی سەرۆکایەتی پەرلەمان و ناو پەرلەمان بڵێ لەو پەرلەمان یعنی لە بەرامبەر بە چێ بەکارهێناوە لە بەرامبەر بە ڕکەبەرە سیاسیەکەی کە یەکێتیە یەکێتیش بەرامبەر بە ڕکەبەرە سیاسیەکەی کە پارتیە لە کەرکووک تورکمانی بەکاردێنێ یعنی بەسم بەکارهێنانی کەمینەکان لەلایەن هەردووچیانەوە ئەمە دیاردەیەکە شارەوە نییە ئەگەر عیبێ بێ بۆ یەکێتی عیبێ بە پارتی عیبێ بە پارتی عیبێ بۆ یەکێتی هەردووچیان لە بەکارهێنانی ئەم تورکمانە لەو ڕوانگەیەوە بەکاریان هێناوە دوێنێ پارتی بەکە ئەمڕۆ یەکێتی بەکاری دێنێ
هۆکارەکەی هەر تۆ گەتێبین کەوێت لە ساڵێن ڕابردوودا بەکاری هێنابوو مەسەرەن هەندێک تورکمان هەبوو لە کەرکوو لە ئەنگری خۆی بوو لە تەشکیلە بەشداری پێکردبوو زێگەری محافیزە تورکمان بوو ئەو تورکمانی کە دۆستی خۆیەتی هەروەکو یەکێتیش پارتیش ئەمانەی کردووە بۆیە بەکارهێنانی تورکمان تەسەوڕ دەکەم بۆ پارتیش و بۆ یەکێتیش کاتێک کە ئەم گلەی لەو دەکردو ئەو گلەی لەو دەکە هەردووچیان ئەم حالەتیان بەکارهێناوە لە ڕابردوودا چ کاریگەرێکی دەبێت لەسەر کەرکووک بڵێن ئەم ناکۆکی بینی پارتی و یەکێتی و ڕێک نەکەوتن لە نێوان خۆیان بەڵام بەکارهێنانی لایەنەکانی دیکە خودت ڕێککەوتن لەگەڵ لایەنی دەرەوەی کورد لایەنی دەرەوەی کورد بڵێن کاریگەری دەبێت ئێستاکەیەکی ڕێککەوتووە لەگەڵ پارتی ڕێک ناکەون دەچن لەگەڵ لایەنی دیکە ڕێک دەکەون بەفعلی ئەگەریچێتی قەنەعەتی وابێ لە ڕابردوودا پارتی کە لەگەڵی ڕێک نەکەوتووە کە پارتی سازشی بۆ نەکردووە کە پارتی لە ڕووی ئابووری و لە ڕووی هەژمونی بەسەر واقعی حکوومەت بەهێز بوو بێ ئەم بەهێزیە هۆی ئەوە بوو بێ کە تورکیا پشتیوانی گەورەی پارتی دموکراتی کوردستانی دەکەوت پارتی دموکراتی کوردستان ڕێکەوتنی ئابووری و ئەمنی لەگەڵ تورکیادا هەیە لە قەزەی پەکەکە و لە هاتنی زەیشی تورکی ئەم جارەیان لەوانەیە یەکێتی پەنا بۆ کارتەبەرێ بیەوە لەگەڵ بەلانی کەم و لەگەڵ تورکیا پەیوەندیەکانی بەهێز کاتەوە و ئەمەش ڕازیکردنی تورکیا بێ بۆ ئەوەی کە بەلانی کەمەوە کارتە لە دەستی پارتیدا لاواز بێ ئەمە یارمەتیر دەبێ بۆ پەیوەندەکانی پارتی و بڵێن یەکێتی و تورکیا ئەم پارێزگاری کەرکووکە پێدانی نازم ئەمە هەنگاوێک بەفعلی ئەمە کاردانەوەی چەندە دەبێ خۆ گەرسەری ئەمە ئاماژانە بکەی لە ڕۆژانی ڕابردوودا تورکیا بە هەنگاوێکی باشی دەبینی لێرە و لەوێ ئاگەمەنە لە دوانەکان هەیە بە هەنگاوێکی باشی دەبینێ پارێزگاری تورکمان لە کەرکووکە و ئەمە بە دووری مەزانە سبەینێ بێتە هۆی بەلانی کەمەوە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ تورکیایەوە هەموو ئاساییکردنەوەیەکی پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ تورکیا جارێککە مڕاجعەکردنەوەی پەیوەندی تورکیا و پارتیە بەوەی کە لە ڕابردوودا ئەمەی وەکو کارتێک وەکو سوودمەندبوونێک وەکو با بڵێن خۆبەی هەستکردنێک بەرامبەر بە ڕکەبەرەکەی بەکاری هێنابێ ئێستا ڕکەبەرەکەشی هەمان کارت بەکاردێنێ بەڵێ بەس بڵێن ئەو بەغدا باسی پارتیت کرد پارتی لە بەغدا پێ دوای لاوز نەبووە ئێستا بڵێن لەوەی سەر کۆمار لەگەڵ مالیکی بە تەنیا بوون بەڵام بەبێ مالیکی و پارتی سەر و کۆمار تێپەڕی دوای پارتی بڕیاری دەتەنا لە پەرلەمان بایکۆت بکە بەڕێنەدا بکشێتەوە لە بەغدا و لە ئەنجومەنی وەزیرە دۆخەکە نەگۆڕاوە بۆ پارتی لە بەغدا من چۆنە ئەمە پارتی نییە لە بەغدایە لاواز دەبێ لەوانەیە هەندێک شتیان خەرەلەکە لەسەر خۆی بێ هەندێک هەڵەکان لە خۆی بێ هەندێکەوە بێ کە خوێن ئەم خوێنەوە ئێستا من باس کرد بەو شکلانەی خوێن بێتەوە خۆمەردن زۆر جار لەوانەیە لەگەر بڕێنەوە بۆ 2017 لە سەردەمی ڕێفراندۆمەکان کۆمەڵێک پێشبینیم کردووە بەڵام دەبینی سیاسەکانی کورد و سەرکردایەتی کورد و پارتی وێچێتی بەم ئاقارەیاندا نەکرد و دوایش نەتیجەی ئەمە دەرچووکەمە قسەمان لێ کردویانی وحساب مەکە کە تۆ ئێستا ئەم سیاسەتی پارتی لە بەغدایە ئەمە یەکێتی لە بەغدایە ئەمە لێرەکانش لە ڕێگای کۆمەڵێک بەڵگە و دیکۆمنت و خوێندنەوەمان بۆ ڕابردوو بۆ ئێستا و ئایندا پێشبینی دەکەین بۆ ئایندا پێمان وابێ ئەی پارتی وێچێتی بۆ حەقیقەتە نازانن لە ڕابردوو زۆر حەقیقەتەیە لێرە باسی لەوە کرا بەڵام پارتی یەکێتی نەیانزانیوە پارتی دەبوایە لە دوای هەڵبژاردننی پەرلەمان لە هەرێمی کوردستاندا لە ساڵی و نیو لە 2 ساڵی ڕابردوودا درکی بەوە بکردوایە کە ئاڕاستەیەک هەیە لە بەغدایە و ئاڕاستەیەکی ئیقلیمی هەیە بەمنا لە ڕیفراندۆمەکەوە بە تێکدانی ئەم تەوازونە لە بینی یەکێتی و پارتی نیگەرانەوە لە هەوڵی ئەوەدای ئەم تەوازونە ڕاست کاتەوە پشتیوانی لە یەکێتی بکە بۆ ڕاستکردنەوەی ئەم تەوازونە پارتی هەتا ڕۆژێک زووتر ئەم زۆرە خوێندنەوەی بۆ دروست بێ مڕازعی خۆی بکاتەوە قبولی سەر کۆمار بکە بەڵام لە پێنا و پێکەنانی حکوومەت واتە بە دیوێک لە دیوەکان زەرەکەی کەمتر بێ بگا بە نەتیجەیەک باشتر لەوەی کە درێژە بچێشێ بەڵێ لە ماوسمەی پێشتر ڕەشەی زۆریان دەکرد بەردەوامدایان و دەکشینەوە بەزەم جارە بۆ نەیانتوانی و بڕیارە دەن تەنها بایکۆتی پەرلەمانیان کردووە نەشکشاوەتەوە بایکۆتە ڕەنگە بۆ ماوەیەک بێ یا خۆت خۆیان دەڵێن بۆ ڕاوێش تیمی پەرلەمانیان هێناوەتەوە هەرێمی کوردستان لە تۆ بکەم ئەگەر سبەینێ ئیتاری تەنسیقی لەسەر دیاریکردنی کاندیدیان بۆ سەرۆکوەزیران ڕێکەوتن خەرار بەم ڕێکەوتن دواخراوە بۆ جومعە داخراوە ئەگەر ڕێکەوتن وەزارێککە سەر کۆمار دەستنیشانی کاندیدەکەی ئیتاری تەنسیقی بۆ پەرلەمان کۆبوونەوە ئەگە پارتی بەشداری نەکە تو چاوەڕێکی پەرلەمان کۆنە بێتەوە و پێکهێنانی دەستنیشانکردنی سەرۆکوەزیران بۆ پێکهێنانی کابینەکەی دوا بکەوێت من وا تەسەوڕ دەکەم کابینەکە ینی سەرۆکوەزیران دەستنیشان دەکرێت و پەرلەمان متمانەی دەداتێ و پارتیش لەوێ نەبێ دەڕوە
کەواتە یعنی بیر لەوە بکاتەوە چۆن سەر کۆمار بێ بە پارتی ڕۆیشت دەبێت چاوەڕوانی ئەوە بکە هەڵبژاردننی سەرۆگۆزیرانیش بە پارتی دەڕوە کەواتە پێش ئەوەی هەڵبژاردننی سەرۆگۆزیرانیش بە پارتی بڕوەوە تەسەوڕ دەکەم پارتی پێویستی بە خوێندنەوەیکی تازە هەیە بۆ ئەم واقعیکە لە بەغدادا دەگوزرێ. بەڵێ مەوەسم پێشتر زۆر باسی کارتی کشانەوەیان دەکرد کشانەوە لە بەغدا ڕخنەگرتن زۆر لە بەغدا بەڵام چارە بۆ هەر کورت کراوەتەوە لە بایکۆتی پەرلەمان ئەگەر وەکو هەڵوێستێک سەپارتێنە بڕیارەوەیدا پەرلەمانتارەکانی جارێ بەژاری کۆبوونەوەکان نەکەن ئەوە بەشێکەوەی کە هێشتا بڕیاری تەواوی کشانەوەی نەداوە دەتوانم بڵێم پێی وایە بە کشانەوەی بەشێکی ئەوان ناچاری سەرمێزی گفتوگۆ دەکات بۆی مەرجەکانی خۆی بڵێ مەڵام تا کوێستا بەغدا ناتۆتە سەر خەت بۆی وڵە پارتی وەرە بە گفتوگۆ بکەین تۆ بۆ کشاوێتەوە مەرجەکانی تو تاوەکو لێت قبوڵگەن تا ئەم سەعاتەی بفاوەزار لە بینی ئیتاری تەنسیقی لە بینی کوتلە سونیەکان نیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بۆ ئەوەی هۆکاری یان تێبگەن لە هۆکارەکانی کشانەوە و بەشێک لە خواستەکانی بۆ جێبەجێ بکەن تا بگاتەوە بەغدایە و بە دووریشی مەزانە دوورە بە دووری مەزانە وەکو چۆن سەر کۆمار هەڵبژێردرا بێ پارتی سەرۆگۆزیرانیش هەڵبژێردرێ بەبێ پارتی بۆیە کارتی کشانەوە لە بەغدایە کارتی کشانەوە لە پەرلەمان دەرکەوت کە ئەگەر بێت و یەکێتی و پارتی بە تەنیا ئەوە زۆر گرنگە بە تەنیا بیانەوێ ئەو کارتە بەکاربێنن بە کەڵک نایە بە دیوەک لە دیوەکان دەبێت پارتی و یەکێتی و هێزەکانی تریش لەسەر خواستێک لە بەغدایە بکشێنەوە کە خواستەکە تەنها خواستی حیزبی نەبێ خواستی هەرێمی کوردستان بێ و پێکەوە بکشێنەوە و کورد پێکەوە ئینسیحاب بکە لە پرۆسی سیاسی لە بەغدایە لە پەرلەماندا کاریگەری دەبێتەوەتە کشانەوەی پارتی بە تەنیا کشانەوەی هەموو کورد نییە هەروەکو چۆن کشانەوەی یەکێتیش لە پەرلەمان لە بەغدایە کشانەوەی هەموو کورد نییە کەوا دەبێت پارتی بیر لەوە بکاتەوە پرۆسی سیاسی بە تەنیا لە بەغدایە بە پارتی بەچی ناکەوێت بە تەنیا بە یەکێتی بەچی ناکەوێت ئەمەش ئەویان لێ حاڵی دەکا بەو ئاڕاستەیە کە دەبێت پارتی و یەکێتی بێن دابنیشن بۆ پاراستنی هەرێمی کوردستان بۆ پاراستنی سومعی دەسەڵات لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان پێکەوە ڕێ بکەون و خواستەکانیان لە بەغدایە بکەنە یەک و ئەو گرێچوەرەی نێوانیان وەلابرن ئەجینە ئەگەر خۆیان ئەو گرێچوەرەی نێوان خۆیان لە ناو نەبن خۆیان ئەو بەسەڵەکەی خۆیان نەتاوێنەوە چاویان لەوەی نەبێ بەغدا بێ بکەوێتە ناو بژیوانیان واتە بەغدا بێ پێکیان بێنێ تاران و ئەنقەڕەوێ پێکیان بێنێکەواتە ئەمە زێتر پارتی دەخاتە بەردەم بەرپرسیارەتی زێتر یەکێتی دەخاتە بەردەم بەرپرسیارەتی بەوەی ئەگەر بێت و ئەمان نەیەن درزەکانی نێوان خۆیان و بۆ پێکەنانی حکومت ناکۆچەکانن وەلانەنێن نەگەرمە نەتیجەیە ئەوە وڵاتانی دەوروبەر حەز دەکەن ئەوە بە هاوتەری ببڕۆنەوە بە ئاسانی نەگەرمە نەتیجەت و قەنجا زیوان لەوەدایە باشە بەس ئەو باسی پارتیماکە بەزیکێتی پێ دوای ئەگەر سازش کرد با لە کەرکک بۆ پارتی وت با 2 ساڵ پارێزگاری کەرکک بۆ ئێمە بێ 2 ساڵ بۆ پارتی بێ پارتیش لەگەڵی ڕێک نەدەکەوت ئێستا بۆ نمونە کە سازشی بۆ تورکمان و بۆ عارەبوانە کردەوە سازشی بۆ پارتی کردبێنە دەتوانرا بەیەکەوە ئەم پرسی پارێزگاری کەرکک و لای کورد بمێنێتەوە بڵێنجا خۆی دەبێ بگەڕێنەوە سەرەوەی ئایا یەکێتی و پارتی و کورسەکانی پارتی لە پارێزگای کەرکک لەگەڵ یەکێتیە ئەگەر بێت و ئەمان پێکەوە تەنسیق بکەن و لە عەرەبیەکان بڕۆنە دەرەوە بڵێن کورد پێکەوە یەکی گرتووە ئێمە خواستی ئێمە نایەن تورکمانەکان بڕۆنە دەرەوە ئایا بە فعلی کورسەکانی یەکێتی و پارتی زۆرینەی دروست دەکرداوەکو تەسەوڕ ناکەم زۆرینە دروستکە بۆیە یەکێتی و پارتی ئەگەر پێکەوەش بن ئەو پاشەکشەی کە کورد کردوێتی لە ڕابردوو بۆی ئیدارەدانێکی کورتی خراپ کە بە دوو ئاسایش و بە دوو تەربیە و بەم ناکۆچی کە لە ساڵانی ڕابردوو هەیەیان بووە و نەگەڕانەوەی ئاوارەکان بەجێ بەزەرکردنی مادەی 130 حالەتێکی دروست کردو ئێستا یەکێتی و پارتی لەوانەیە هەردوو پێکەوەش بن نەتوانن ئەم زۆرینەیە دروستکە پێویستیان بە کورسێک دەبەوە کاتە بۆی کە باشە ئەو یەکلا بکەنەوە بەزێک سازشیان کردبێ خۆڕەنگە بیانتوانێت پارێزگاری کەرکک لای کورد بمێنێتەوە وایە پۆستی تریان بدا بە پێکاتی لەگە تۆ بگەڕی لەوەی کە ئایا بەفعلی نەبوونی سازشکردن زۆر زیانی لێداون نەبوونی سازش لە نێوان ئەم دوو هێزەوە بە خۆمان نەزانین ئەمە بەرە و نزیک بە ساڵێک و هەژمانگ دەچێت کە حکوومەتی هەرێم پێک نەهێنرا و پەرلەمان پەکی خراوەمانە پەکشیان لە پەککەوتنی پەرلەمان و پێکەنانی حکوومەت نەبێ بەتەکید ئەو با بڵێن سازشش ناکەن لە پێناو بەرژەوەندی کەرکک و لە پێناوی بەرژەوەندی کورتاوەکو بتوانن پێک بێت باش بۆ سەرۆگۆزیران پێ دوایە تا یەکشەمە بتوانن لایەنە شیعەکان یەکلای بکەنەوە کاندیدی سەرۆگۆزیران چکە لە ڕووی دەستوریەوە تا یەکشەمە بڵێن 15 ڕۆژ لە بەردەم سەرۆ کۆماردەیە بۆی کوتلەی گەورە یاخود کاندیدی کوتلەی گەورە ڕاستپێرێ بۆ پێکەنانی حکوومەت کێستا ناکۆکیە لە ناو ماڵی شیعە و پێشتر ئەمریکا مالیکی قبول نەبوو بدوێت تا یەکشەمە بتوان یەکلای بکەنەوە
بەلای ئەوەدەم یەک لای بکەنەوە لەبەرەوەی یەکەم پرسەکە لە ڕووی دەستوریەوە ماوەیان بەدەستەوە نەماوە دوو کوت لە شیعەکان و ئیتاری تەنسیقی پشتیوانێ لە هەڵبژاردننی سەر کۆمەڵگەکە کەواتە ئەو ئاسۆڕوونیان لەبەر دەستایەکە چونکە ئەوانیش ئاگیان لەوە هەیە کاتێک کە سەر کۆمەڵ هەڵبژێرن و ماوە دیاریکراوەکەی خۆی نەتوانن سەرگۆزیرانی خۆیان دیاری بکەن دەکەونە بۆ شایەکی یاساییەوە بۆی بە دووری نازانم لە ماوەی دیاریکراوی خۆیان بگەن بە نەتیجەیەک بۆ دیاریکردنی کاندیدێک. بەڵێ بەس کێشیان هەیە لە سەرێکلاکردنەوەی بڵین سەرە وەزیران لە بینی مالیکی سوودانی ئێستا باسی کەسێکی تر دەکرێت لە ناوی باسم بەدری قورزنی یەکلاکردنەوەی یاخود ئێستا مالیکی کە ئەمریکا ڤیتۆی لەسرە کێشەی بۆ دروست بووە سوودانی بە هەمان شێوە لایەنە شاکان لەسەر رازنی بە قورسی نابینم سوودانی و مالیکی بگەن بە ئەنجامێک تاوەکو پێکەوە بکەن بە کاندیدێکی مشترک پێ ئەوان نابن ئەوان لە دەرەوە کێشەکە دەرناوی هەڵوەشێت یان بگەن بە کاندیدێک کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکیان بێ خۆ ئیتاری تەنسیقی دەبێ هەڵوەشێتەوە گەروا بێ وەکو باقی ئەم تەکەتولەتەنەی کە لە ڕابردوو دابوونەتە چەند پارچە و ڕێکەوتنەکەیان نزیکترە لەوەی کە ئیتاری تەنسیقی هەڵوەشێتەوە. کێشەی نێوان ئەمریکا و ئێران کاریگەرین لەسەر پێکێنانی حکومەت بۆ کاریگەری نییە هەمونە ئارامێک لەسمەوە کە پێشتر باز دەوە کە جۆرێک لە ناوی نەنین تەنسیق جۆرێک بڵین و توێش هەبوو بێ لەسەر سەرۆک وەزیران سەرۆک کۆمار لە بینی ئێران و ئەمریکا ئەم جارە ئەمە ڕوودەدات بڵێ هەر ئەم لێ دوانانەی ترامپ وار و لێ دوانانەی ئەمریکا لەسەر مابرێن بوونی ڤیتۆیان ناڕازی بوونیان بە مالیکی ئەم قەیرانەی دروستکردنە خۆ لە سەرتاوە ئیتاری تەنسیقی کۆدەنگ بوون لەسەوەی کە مالیکی سەرۆک وەزیران بێ و ئێستا ئەم ناکۆچیکەتەیان کەوتووە لە دوای ئەوەیە کە بەشێک لە هێزەکان پیان وایە ئەگەر بێت و پێچەوانەی ئەو دیدگای ئەمریکا مالیکی بکەین بە سەرۆک کۆمار لەوانەیە ئێران تووشی قەیرانێک بێت تووشی زۆرێک لە گۆشە گیری بێت تووشی بەریەکەوتن بێ لەگەڵ ئەمریکایە کەواتە لێرەدا ئەمە نیشانەی ئەوەیە کە بە فیعلی شەڕی ئێران و ئەمریکا و ناکۆچیەکان و دەستێوەردانی خارجی و قسەکردنی ئەمریکیەکان لەسەر ئەو بارودۆخەیە ئەمە واتە ئیتاری تەنسیقی گەیاندوو بە ئەم ڕۆژێک کە ئێستا نەتوانن لەسەر سەرۆک وەزیرانێک کۆدەنگ بن. بەڵێ مەوەسمەوێت چاوەڕێ ناکەن تا ئێران و ئەمریکا ڕێک دەکەوێت ئەوان کاندیدی سەرۆک وەزیران شعەکانێک لە دەکەنەوە چاوەڕێوە ناکەن ئێران و ئەمریکا ڕێک بکەون ئینجامە ناکەم زۆر پەیوەندی بۆ بابەتەوە بێ یعنی بە شێوەیەکی وا ڕاوەسن تاوان ڕێک نەکەون ئەوان سەرۆک وەزیران دیاری فەرماندەی فەلێق قودسی سوپای پاسدارانیش لە چەند ڕۆژە ڕابردوو ئیسماعیل قانی لە بەغدا بوو بۆ یەکلاکردن دەڵێن بە بڕیارێکی عێراقیە و دەبێت خۆیان بڕیاری لێ بدەن و زەنی چۆنە وەکو دووبارە دەڵێمەوە شیعە زۆر جار بۆ خۆیان لە لێوان خۆیان لە ساڵانی ڕابردوودا لەبەر ڕوخەنە سەدام حوسێنیدا بەگشتی ئاهزۆزیشیان هەیە بۆ ئێران بەڵام ناتوانن لەژێر ئەو سەقف و واقعا دەرچن کە عێراق بە هەرێمی کوردستانی شەو لەژێر هەیمونێکی هاوپەیمانەکاندایەوە لە ناویشیاندا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆیە هەر سەرۆک وەزیرانێک دیاری بکەن بە ئەندازەیەک دەبێت مڕاعاتی ئێرانێ بکە و دەبێت مڕاعاتی ئەمریکاش بکە مڕاعاتکردنی لایەنێکیان بەتەنیا و ئاوتکردنی بەرژەوەندیەکانی خواستەکانی لایەنەکەی تر من تەسەوڕ دەکەم بۆ خۆشیان زەرەری لێ دەکەن و دوازار دەبێت بە دوو کاندیدێکدا بگەڕن ئەم کاندیدا لە هەردوو لایەن بە ئەندازەیەک مەقبول بێ بۆ هەردوو لایەن قبول کراو بێ بۆ هەردوو لایەن قبول کراو بێ یان بەلانی کەمەوە ئەگە ئەمریکەکان پێیان چاک بێ ئێرانەکان ڤیتۆیان لەسەری نەبێ و ئێرانەکان پێیان چاک بێ ئەمریکەکان ڤیتۆیان لەسەری نەبێ. باش بینی سەر هەرێمی کوردستان پێکێنانی حکوومەت پێ دوای زیاتر دوا دەکەوێت زیاتر لە ساڵ و نیوەی کاڵەژاردن کراوە پەرلەمان چارنووسی دیاردنی حکوومەت ئێستا باسی بژاردەی دووبارەکردنەوەی هەڵبژاردننی چەندێک جار پارتی و کوڕەشەیەک بەکاری دێنێ خوێنەوەی بەڕێزت پێ دوای هەروە بێ حکوومەت و بێ پەرلەمان دەمێنینەوە دوای هەڵبژاردننی سەر کۆمار بەم شێواز و دوای هەڵبژاردننی باورین پارێزگاری کەرکووک پێم وایە پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان قورستر بووە لە بینی یەکێتی و پارتی قورستر بووە قورسێکە هەروە بێ حکوومەت دەمێنیوە یا خود دووبارەکردنەوەی هەڵبژاردن قورسە ئێمەوە ساڵێک واش مانگە بێ حکوومەت نین حکوومەتێکمان هەیە زین چۆنە بە حالەتێک هەیە ئێمە بیری لێ بکەینەوە ئەوەی لە هەرێمی کوردستانی حکوومەتێکی حیزبیە دوو ئیدارەیە دوو زۆنیە باشە لە کەناڵی ڕاگەیاندنەکانەوە کێمدر حکوومەتێکی کار بەڕێکارە شەرعێتی نیە پەرلەمان هەڵی نەبژاردووە هیچ سەقفێکی پێکەنانی حکوومەتی تازە نیە بەڵام ئەمە بەتەنیا کار ناکاتە سەرەوەی کەم حکوومەتە دەسەڵاتی نەبێ داهاتەکە لە بندستی حیزبە سنوورەکان لە بەردەستی حیزبەکەیە پێکاتەکەی پێکاتەیەکی حیزبیە حیزبەکەی خۆی لە سنووری خۆی شەرعێتی داوە بەم سەرۆکی حکوومەتە حیزبەکەی خۆی لە سنووری ئەم لە شەرعێتی داوە بە جێگری سەرۆکی حکوومەت
تا ئێرە ئیشەکان دەڕوا کەواتە دەبێ ئێمە چاوەڕوانی ئەوەی بکەین بەغدا لە ڕێگای دادگای فیدراالەوە چۆن پەرلەمان و ئەنجومەنی حافەزەکانی سەڕ کرد قەرارێکی واب دەبڵێ کاکەم حکوومەتە شەرعیتی نییە و لە ئێستاوە ئەگەر پێک نەیەندرێ دەبێت بیرێکەکە بکرێنەوە ئەجینا پێمان وابێتەنا هێزەکانی ئۆپۆزیسیۆن و دەرەوە یەکێتی و پارتی و چالاگوانانی سیاسی و بەشێک لە یاسایەکان بەڵام ئەم حکوومەتە شەرعیتی نییە و حکوومەتێکی کار بەڕێکەرە ئەمە هۆکار بێ بۆی کە ئەو حکوومەتە ئیفلیج بێ و کاری نەڕوا بەم شێوازە وەکو چۆن ساڵ و نیوێک زێترە کاری داڕوە ئەو کارەوە خۆی دەڕوە ئەمە واقعەکەەوە خۆی دەڕوە کەواتە ئەگەر بێتەوە چۆن ساڵێک و هەژ مانگە بەردەوامە هەژ مانگی تریش بەردەوام بێ ساڵێک تریش بەردەوام بێ وەکو ئێستا دەڕوە کەواتە دەبێمە چاوەڕوانی ئەوە بکەین ئایا بەفیعلی لە بەغدا لە دوای پێکەنانی حکومەت لە بەغدایە دادگای فیدراڵی لە بەغدایە قسەیشی دەوێت دەربارەی پێکەنانی حکومەت هەرێمی کوردستانیاندا ئەگەر نا یەکێتی و پارتی نەگەن بە نەتیجەیەک بارودۆخەکە چۆن ڕۆیشتو ئەو هادەڕوە وەکو ئەگەرێک دەیبینی ئەم پرسە چووکە پێشتری چۆ دادگای فیدراڵی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دووبارە بکرێتەوە بڕیارێکی لەسەر بدرێ اینجا هەڵبژاردن دووبارە بکرێتەوە هەتا پێکەنانی حکومەت نەدرێ ئەمەی بە قورس دەبینم بەڵام حکومەت پێک بێنرا حکوومەتی ئێستای بەغدا لە دوای هەڵبژاردننی سەر کۆمار ئەمە ئەوە گەرە بە دوور نبینم دووبارەکردنەوەی هەڵبژاردن دووبارەکردنەوەی هەڵبژاردن یان بڵێن ئەم حکوومەتە بە زووترین کات پەرلەمان کۆنە بێتەوە حکوومەت هەڵبژێر حکوومەتەکە شەرعینی یان دەبێت پەرلەمان بێ ڕۆڵ بکە یان دەبێت حکوومەت بێ ڕۆڵ بکە بەڵام لە کوردستان و پەیمانێتیش پێکات بوو لە بینی نەوەی نوێ و یەکێتی ئەویش کاریگەری نابێت بۆ پێکەنانی حکوومەتەکە کەوتیان نزیک بووینەوە لە پارتی لە ڕووی ژمارەی کورسیە و خۆی لە ڕابردووشدا و لە ئێستاشدا پارتی دەیتوانی زۆری نەدروست بکە لە ناو پەرلەمان دەیتوانی زۆری لە قەزم لە خۆناخەکانی ڕابردوودا بووە بەڵام نەیتوانیەوە زۆری نەدروست بکە خۆ دەبینین کاتی خۆی لەگەڵ گۆڕانە زۆری نەی دروست کرد بەڵام نەیتوانی حکوومەت پێک بهێنێ وەم بۆ چەتیش ڕاستە ئێمە دوو زۆنمان هەیە یعنی زۆر جار بە ژمارەی 50 زایدێک حکوومەت پێک ناهێنرێ ینی ئەگەر بێت و نەوەی نوێ بچووبایە پاڵ پارتی کورسیەکانی پارتی ئێستا لە دەبوو لە سەروی 50 کورسیەوە بایە هەر نەیدەتوانی حکوومەت پێک بێنە لە بەرچی لە بەرەوەی ئەم دەسەڵاتە لە دێگەڵی بەم لاوە نەیدەتوانی ئێستاش زوتنەوەی گۆ ئەوە نەوەی نوێ یەکێتی تەنها ئەوەندی هەیە داواکاریەکانی یەکێتی سەقفی داواکاریەکانی یەکێتی بەرز کردوتەوە ومن لە کاتی خۆیدا من ئەهۆنگاوم پیانگاوی خراپ نەبووە مەکەنەوەی نوێ کردی للعلم لای لەبەرچی لەبەرەوەی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بە تەنیا لە ساڵانی ڕابردوو لە 2009ەوە نەیانتوانیەوە پێکەوە ئەو زۆری نەدروستکەن پێکەوە یەکێتی و پارتی حکومەت لە بەردەستی یەکێتی و پارتی دەرن لە ڕێگای پرۆسەیەکی هەڵبژاردن و زۆرینەی پەرلەمانەوە نەیانتوانیوە یعنی ئەمە حقیقەتێکە نەیانتوانیەوە پێکەوە لیستێکی گەورە دروستکەن خۆیان معادلێکی گەورە بوون یەکێتی و پارتی ناساریان بن کەواتە ئێستا بەکارهێنانی ئەم ئۆپشنەش بۆ تجاوزکردنی ئەم قۆناغا ئەم پێم کارێکی خراپ نییە بەلانیکەمەوە تۆ ئەگەر بێت و ئەم هێزانە چوونە هەر لایەنێکیان بەلانیکەمەوە ئیحرازێک بۆ یەکێتی و پارتی دروست دەکەن کەکا با بە ئێوە بە زۆرینە و کەمینەش ئێمە بینە پاڵی ئەوش حکوومەتانە پێک ناهێنرێت کەواتە دەبێ ئێوە بیر لە میکانیزمێکە بکەنەوە و بیست سەلمێنن کە لە هەرێمی کوردستانە سیستەمێکی دموکراتی نییە بەوەی کە تۆ زۆرینە دروستکە حکوومەت پێک بهێنی بەس ئەو لەگەڵ ئەو گوتارە پۆپۆلیستە دێتەوە پێشتر ناوی نوێ ئەم ڕێکەوت نەگەڵ یەکێتی وا بڕیار بە سێدارەیان بدەن بڵێن پارتی و سەرانی پارتی و یەکێتی ئەو گوتارە پۆلیسی و دوبارە چونەوە پاڵی یەکێتی تۆ ئەگەر مۆزوعەکە وتاری پۆلیستی بێ هەموو هێزەکانی معارەزە بۆ گۆڕانکە بۆ تاری پۆلیستی هەبوو بۆ کۆمەڵ وێگرتووە هێزەکانی کە هەمومان وتارەکان لە سەقفی بەو ڕادەیەوان مابوو دەسانن بەڵام لە سەقفی ئەم توانایی خۆیان بە دەرەوە و باش خۆ هەمویان لە بانگەشەی انتخاباتێک کۆمەڵێک دروشمە گەر ئێستا بیهێنینەوە پێشچوی خۆمان ئەو دروشمانە بە تایبەتی ئەوەیان کە پێویستی بە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی شتێک لە سیستەمی حکومڕانی گۆڕان هەنی بە دیوێک لە دیوەکان ئەو مافە دەدەم بەنەوەی نوێ ناکات تۆ زۆر سەقفی داواکاری خەڵک بەکەوە بەڵام دوای بچیەوە باوەشی پارتی بەڵام چاوەڕوانی خەڵکیش بەوەی کە تۆ بڵێ من یەکێتی و پارتی بە یەک زار گۆڕانکاری دروست دەکەم بە یەک زەرجەیشێکی نیشتیمانی دروست دەکەم بە یەک زارێک حرەکەی دیپلۆماسی کە بەدەستکردنەی هێنا بە تەنیا بە یەکێتی و پارتی نەتوانی زۆری نەدروستکرد ئەمەش زۆرێکە لە بێ ئومێدی یعنی بە دیوەک لە دیوەکان هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی دروشمەکانیان لە گۆڕانکاری سیستەمی حکومڕانی پێجێبەجێ نەکراوە بەبێ یەکێتی و لە دەرەوەی یەکێتی بەبێ پارتی لە دەرەوەی پارتی کەواتە دەبێ ئۆپشنی تر بەکاربێنن ئەوش یەکێک لە ئۆپشنە بەکارهێناوە باشە کاتم نەماوە بەس سەر هەرێمی کوردستان بڵین ئەم قۆناغی دوای جەنگە چی بکرێ بۆ هەرێمی کوردستان بڵێن کە نەچوونە ئەو جەنگە
بە دوور بکرێ یاخود دابەشبوون هەبوو ئەگەر شتێکت ماوێ سوپاس دەکەم بکوت. وڵای تەسەوڕ ناکەم هەرێمی کوردستان لەمەی کە ئێستا کردوێتی بەوەی کە لە جەنگی ئێران و ئەمریکا و ئیسرائیل و لەو بارودۆخە هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانی کەندا و کە خاوەنی شەرعێتێکی نێودەوڵەتین و بەرژەوەندی وڵاتان زیاترە لێرەکانە تەسەوڕ دەکەم هەرێمی کوردستان تا ئەم سەعاتەی بە ئەندازەیەک بە پارێزراوە هاتووە. ڕاستە بەرامبەر بە درۆن و بەرامبەر بە زیانەکان بێزیان نەبووە و هەندێک لە هەردوو لاوە لێی دراوە، بەڵام دەبێت حسابیەوە بکەین هەرێمی کوردستانیش ئەو معادلە گەورە بەهێزە نییە ئەگەر بێت و ئەمە قبوڵ نەکات چی دەکات. بۆیە بە شێوەیەک لە شێوەکان پاراستنی ئەمنیەتی کوردستان بە ئامانج گیراوە و تا ئەم سەعاتەش وا تەسەوڕ دەکەم ئەو ئامانجە ئەگەر بە تەواویش نەهات پێێتە دی بە شێوەیەکی ڕێژەی هاتووەتە دی. بەڵێ بەس دابەشبوونی شەبوو لەسەر ئەو بردومانانە لە نێوان هەولێر و سلێمانی و بڵێن لە پارتی ویکێتی و ڕاگەیاندنەکانیان کۆمەڵی خەڵک. ئەمە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا دروست بەتەبێت دوای پرسی سەرۆک کۆمار دەبینین زۆر جار لە هەندێک لەو چالاکوانانەی کە بە شێوەیەک لە شێوەکان گەرای ئەولایەن لەسرە بەتابێت لە ڕوانگەی سۆشیال میدیاوە یان بە عەکسەوە بەو ئەندازەیە هەر یەکە و دەیانەوێت ناوچەکەی بەرامبەرەکەی خۆیان عیبدار بکەن. مەسەڵەن لەم ڕووداوی کە لەم ڕۆژانە ڕوویداوە زۆر بە ئاشکرا بەشێک لەو میدیانێ ئەولا چۆن بیر لەوە بکەنەوە ئێرە تاوانبار بکەن و دوور نییە کۆمەڵێک ڕوودا و ڕوویدا بەتایبەتی ئەگەر لەبیرت بێ ئەم ڕووداوانەی هەرشیەکان و بابرێن دەبینین ئەم لە ئەولای تاوانبار دەکرد. ئەمە حالەتێکە بۆ لە ڕابردوشدا بۆ بەردەوامیش دەبێت تاوەکو ئەو دوو زۆنە هەبێ. ئەوەی کە ڕوویدا بوو لە کادارکردنی سلێمانی بوو خۆی دەن چۆنە ئەو میدیانی کە لە ئەولان و بەشێک لەو چالاکوانەی کە هاوسۆزن لەگەڵ ئەولان بە تاکید لە دەرفەتێکی وا دەگەڕێن و ئەم چالاکوانەی کە هاوسۆزن لەگەڵ ئێرە و لەولا دەژیان و سۆشیال میدیایەکان ئەمانش بۆ هەولێرە لە دەرفەتێکی وا دەگەڕێن واتە ئەمە یەکەم جار نییە ئەمە یەکەمین جار نییە بەشێک لە چالاکوانەکان لەم لا بتوانن ئەم بارودۆخی ئەولا با بڵێن بە شێوەیەک وای لێ بکەن کە پارتی بکەوێتە با بڵێن کە پارتی لای پارتی ئەمن و ئاسایش نییە لای پارتی با بڵێن بە تەنگەوە هاتنی مافی هەوڵەتان نییە و حکومڕانەتێکی خراپە و بە تاکید بە عکسی شەو هەر ڕاستە بەشێکە لەم شەڕا میدیاییە بەشێکە لەو شەڕ ڕاگەیاندنە بەشێکە لەو شەڕە دروستکردنە ئارامیە لە سنووری یەکتر ئەمە بەردەوامە و تەسەوڕ دەکەم بەردەوامیش دەبێت. زۆر سوپاس دەکەین بەڕێز دکتۆر کامەران بابانزادەمان دومان پێی سوپاسی ئەمەدەبوون دەکەین. سوپاس بۆ ببینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.